ئەزمونێکی زۆر نزیکی هەڵبژاردنمان بووە سپاس بەخواوەکو هێزێکی سیاسی دیاری سەرگۆڕەپانی ساحەی کوردستان لەگەڵ ئەزمونی کە هەمانە پابندین بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن بەڵێ لە وادەی خۆیە دەستمان کردووە بە هەڵبژاردن چ لە ئیعلام و چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی و هەڵمەتەکانی هەڵبژاردن وەکو کاندیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینێکی گەرمەوە هاتوونێتە مەیدان لەبەرەوەی ئێمە مەبدەئێکمان هەیە هەموو کاتێ مەبدەئەکەی ئێمە نەگۆڕە ئەویش خزمەتکردنە بە خەڵک چونکە ئێمە خزمەتکردن بە خەڵکی جەماوەری خۆمان بە عیبادەت ئەزانین. ئێمە وەکو کاندیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بەو وزە و تاقەیەکی زۆرەوە بەو پەڕی گەشتبینیەوە دش بەو ناومێدیە کە جوت حیزبی دەسەڵات 27 ساڵە لە هەرێمی کوردستاندا تۆی ئەڕوێن و ئاوی ئەدەن و ئەیانەوێ تاکی کورد هاوڵاتی و ئینسانی کورد بێهیوا و بێئومێد و خەسی و بەزی و بێت ئێمە دش بەو پلانەی ئەوان کە ئەوان دایان ڕشۆ بۆ ڕێشەکێشکردنی ئومێد و هیوای ناو کۆمەڵگا هاتوونێتە مەیدان ئێمە ئامانجی سەرەکیمان سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامیە چونکە پێمان وایە ئەو لیستە لیستی خزمەتکردنی خەڵکی کوردستانە